ئێستا راپۆرتێکمانەیە لەم راپۆرتای سەرێکیشبین لە کەرکووکی خۆشەویست کۆڕێک بۆ دکتور چۆمان هەردی بەڕێوە چووە لە ژێر ناونیشانی یان بە دروشمی ژن و ژینگەی کۆمەڵایەتی با بزانین لەم کۆڕە چۆن باسی یان با بڵێن چۆن گفتوگۆ و زانیاری زیاتر پێشکەش کراوە لەسەر ئەم دروشمی ژن و ژینگەی کۆمەڵایەتیە. کە ژن پڕە لە هێز، پڕە لە ورە، پڕە لە جوانی، لە داهێنان، لە بەخشندەیی وەکو عەدالەتی میبینی وەکو شتێکی سروشتی ببینی ئەمەش مەکانیزمێکی پێدەکردووە. یاخود هەندێک کەس دەڵێن خوا وای کردووە پەنجەکانی دەسەڵاتیان نین، سروشت وای کردووە، یاخود هەندێک کەسی تریش دەڵێن. لە ساڵۆنی چەقامی جمهوری لە شاری کەرکووک کۆڕێکمان هەبوو لەسەر ژن و ژینگەی کۆمەڵایەتی. کۆڕەکە تایبەت بوو بەوەی کە چۆن ژینگەی کۆمەڵایەتی کاریگەری هەیە لەسەر پێناسەی ژن، ڕۆڵی ژن، ئیشەکانی ژن و چاوەڕوانیەکان لە ژن. ئەوەی بۆ من گرنگ بوو کۆمەڵێک نمونەی جیهانی بێنمەوە لەوەی کە مەسەن سیاسەتی حکوومەت یا سیاسەتی میدیا یاخود سیاسەتی پەروەردەکردنی مناڵ چۆن ڕنگدانەوەی هەیە لە کارکتەری ژنە و چۆن ئامادەی ناکا بۆ ئەوەی کەسێکی بڕیاردەر و سەربەخۆ بێت. وەڵێک شت ئەو درێ بۆی مۆزۆگە گۆڕن و بێدەرمانکە. دووەم شت پێناسەیەکی خێرای چەمکەکانەکە لەم بوارە گرنگە. و سێهەم شت دێ بەسەر بابەتە لەوانەیە لە کاتی لەدایک بوونیانە وابزانێت کوڕەکەی دوایی لە کاتی هەرزەکاریان دەرەکەوێت کە هۆڕۆناتی ژنیە یا بەپێچوانەوە کە زانانە هەمووی ڕاستن بەڵام ئەمەژی کێکە لە کێشەکانی ئێمە نایەکسانی ژن و پیاو کە ناتوێت پەراوێز بخوێ بۆ بەردەوام. سەرەتا باسێکی ئەم بابەتاکەم کە ئەمڕۆ دیاریمان کردو